ئێرە بنکەیەکی دابەشکردنی موچەی خانەنشینی مەدەنیە لە سلێمانی. گەراجێکی ئۆتۆمبیلە لە ژێرزەمینێکدا. ئۆتۆمبیل هاتشۆ دەکات و خانەنشینانیش لەسەر زەویدا دانیشتون و چاوەڕوانی وەرگرتنی موچەن. کەمێکی تر لەولاوە وێنە گەورەکە دەبینن. سەدان خانەنشین بەسەر و ڕیشی سپیەوە لە پاڵە پۆستۆدان بۆ وەرگرتنی موچە. دۆکەن پارە هەیە و زۆرە و ئەمە ڕابواردنێ گەراجی ساران بۆ منێمەداناوە خۆی ئێمە سارە نین بچینە ژێرزەمینەکان. تێوەرە کاکە یان ئیعلانی مەکە یان کە ئیعلانی کرد بڵێ کاکە گیان ئەوە پارەکەت لەبانیەوە ئەم کابراوە تا بەدار شەقەڕوە پیرە تحاملی نییە ئەبورێتەوە پارەیەکی زۆر هەیە. باشەوتیان علاگە پارەیەت ئەیە قوربان لە بانیەوە وا بووە ئێستا جوێنێکیان هێنانیوە جوێنێک بردیانە ژوورەوە. ئەی باشە حکومەت یێراقەمە ئەم پارەی بۆ نێرێ ئەی تۆ بڵێ بۆ نایە ئەو خەڵقە چیەکە ئەی چەند ساڵە ئەم ئێوە چیەکەن بەم شارەوە ئەم شوقانە بەچی بەرز بوونەوە بۆ پارە نییە بۆ کابراایەکە 40 ساڵە ڕەنجیاوە ماڵوێران بۆ سەرگەردان بوو. ئێمە بە چاوی کوێرەوە لەوێت بووینە تیزە جەڕیا ئەم میلەتێ میلەتە هەمویان کوژە ئەمانەمان هەر ناوێت با بڕۆن ئەمانەمان بێزەڵگرین کاکە یشان پێ نەکرێتە زەل ئەمانە درۆز. خانەنشینان دەڵێن ئەمە پاداشتی خزمەتی چەند ساڵەمانە و حکومەت بەم جۆرە چاکەمان دەداتەوە. هەر کەسێکیان دەدوێنیت دنیای قسە بەکار بەدەستان و حکومەت دەڵێت و تەنها یەک داواکاریشان هەیە بڕۆن و بەجێمان بێڵن ئێوەمان ناوێت. من لە دەوە هاتووم و کەوا لێرە ئەم قەڵەباڵغەم دیوە ناوێرە بچمە ناوانە لەبەرەوەی پەراسوم بەشکێت قەڵەباڵغا تەحمل ناکەم بۆی وەساوم چاوەڕێم چۆڵ بێت تا سەعات 3 ئەنجاگەر بۆ مەرگیرە ئاوا بینی ئەوە معاشە سپاوە. باشە ئەو قەرەباڵخە خەڵکی بەتەمەن و نەخۆشی لێبێ وتیان ئەبورێتەوە سەویشی لێ ئەی ژنەی شەیدان ئەی هەموو ژنە شەیدە بڕۆ سەیریکە هەمووی تاقتوانای نییە لەبارەی خەڵک ئەسێرە بە ئاسانە لێرێ تابزانە نەشتی بانی مەگڕاتی ئەم لە بازانە یەک لە شارەوەی لا چۆوە ئەوت ئامە دەکەن نەپارەیە لێشە. وەڵامی داواکاریم ئەوەیە بەزانیم ناوێت تاڵەبانیم نایە بەس دادگای فدراڵی و سوودانی و موچەخۆران دەڵێن تا ئێستا حکومەتی ماوە بەسەرچووی هەرێم نەیتوانیوە مانگێک بەبێ گرفت موچەی موچەخۆران دابەش بکات و ئەو پارەی بەغدا دەینێرێت و ئەوان تەنها ئەرکیان دابەشکردنیەتی نەیانتوانیوە ئەم ئەرکەش بە باشی جێبەجێ بکەن. دەژڵێن ئەمانە هیچ کارێک بێ گرفت و کەم و کوڕی ناکەن و هەمیشە حەز بە ئازاردانی خەڵک دەکەن. ڕامیا ڕوسمان کەناڵی پێام سلێمانی.